ئێرە یەکێکە لە هۆڵەکانی ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی کە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19 خاڵیە لە جوڵە و چالاکیە هەمە جۆرەکان. سەرپەرشتیارانی ڕێکخراوەکان دەڵێن بەو هۆیەوە کێشە و گرفتێکی زۆر ڕوبەڕوویان بۆتەوە. کاریگەریەکە وای کردووە ئێستا لە شاری کوێ زۆربەی ئەو هەڵانی کە تایبەت کرابوو بە کار و چالاکی ڕێکخراوەکان بەرەو ڕاوەستان دەچین، ئیشەکانیان ڕادەوەستێ، هەم دەتوانین برین بارگرانیش دەوێت بەسەر ڕێکخراوەکان، چونکە تو کار و چالاکی نەبوو لە سەریانەوە. لە نێو ڕێکخراوی گەشەی لاوانی کوردستان تەواوی کار و چالاکی و پرۆژەکانمان هەمووی هەرپەستێ درراوە، ناتوانین هیچ پرۆژەیەکە لە بەردامەماندا هەبی ئەنجامی بدەین. ئەوەش دەگەڕێتەوە سەر دوو هۆکاریەک هاتنی کۆڤید-19 دوو ئەو قەیرانە داراییە بەڕاستی وای لێکردینە تەواوی ڕێکخراوەکانی سنووری شاری کۆیە پەچان بکەیت. ئەنیەوەی کە لە ئێستا ئێمە پێویستمانە بەڕاستی خۆپارێزیەکەیە. خۆپارێزی لە ئێستا زەرورترە، بەڕاستی ئێمە توانی تعویزی ئەوە بکەینەوە لە ئایندە بتوانین کارەکانی تر بکەین، بەڵام لە ئێستا ئەوەی کە ئێمە دەستی گرتوین بەڕاستی شوێنێک نییە بتوانین لی کۆبینەوە، لەبەرەوە هەر کۆبوونەوەیەک لەوەیە زەرێک لە کەسایەتیەک بیان لە گیانی خۆمان دەدەین. ئەو کاتە کۆمەڵناس و شارەزایەکی بواری ڕێکخراوەیی بە پێویستی دەزانێت بۆ لەمە دووە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی شێوازی کاریان لەگەڵ پێشهات و گۆڕانکاریە جیهانیەکان بگونجێنن. کاری ڕێکخراوەکانیش بە دەرنیە لەم بابەتە بەڕاستی پێویستی بە پێداچوونەوەیەکەیە لە کوردستان لەوەی کە ڕوانگەکان بگۆڕین، لەوەی کە کاری ڕێکخراوەی لە ئایندەدا چۆن بکەین. ئێمە لێرە پێویستمان بە کۆڕ و کۆنفرانسێ، پێویستمان بە هەندێک گرتبوونەوە میتینگێ لە سەرم بابەتە، پێویستە کە ئاراستی کارکردنیان بگۆڕن بەرەو ئاراستەیە کە لەگەڵ سەردەمی کۆرۆنادا بگونجن. لە شاری کۆیە 7 هۆڵ و ئۆفیسی ڕێکخراوەیی لە ماوەی ڕابردوو کراوە بوون لەگەڵ بڵاوبوونەوەی کۆڕۆنا با مەبەستی خۆپارێزی کارەکانیان هەڵپەسارد و با شێوەی مەیدانی چالاکوانان هاوکاری ئیدارەی شارەکە بوون بۆ خزمەتی چین و توێژەکان. کاروان نازم گەلی کوردستان، قەزای کۆیە.